من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، السلام علیکم ورحمة الله وبركاته. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ ئێمە لە نووسینگەی هەولێرین هاوکاری سەد لە داگیەتیم و بێباوکانمان کردووە بەوەی کەوا لە ڕێگای خێرخوازانەوە هاوکاریەکانیان گەیاندبووە دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی کەوا ئەرزاق و خۆراک و سەبەتەی خواردنیان بەسەر دابەش بکەین و هەروەها جەمێک لە گۆشتی ئاژەڵ کەوا لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە بۆ بێباوکان کەوا پێیان دەدرێت و سەرەڕای ئەوەش کۆمەڵێک بەتانی و کەرستەی ناوماڵیشیان پێدەدرێت. بۆیە لێرەوە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی و چۆنیەتی ئەو خۆراک و ئەو هاوکاریانەی کەوا لە ڕێگای خێرخوازانەوە هاتووە بۆ ئەو داگیەتیمانە و بێباوکانەی کە لە دەستگای خێرخوازی بەخشین لە نووسینگەی هەولێر بەسەریان دابەش دەکەین. والله همي بين راتبن وبين معاشن ويتيميان هيا والله بس بثانيك وأرزاق وقوشت والحمد الشكر بو خواي قورو والله هكا وكاريان بكن باشا وفاخرتان بنويسيت نمونه زور بخوا پاداشیان داتو يا رب والله برنج داني و طماطي وقوشت وبتاني والله دام لو يا عمو ماجي عمو صار رمضان بصر ما كانوا ماريتي معنا باشەوەی ئەگەم موسەچیانە تۆ زۆر زۆر مەمنونیانی دەوا لە دەوڵەمەندەکان دەکەم مانجی ڕەمەزانە خێرێکی بکەن سەرداری مارە هێتیمان بکەن نەداچیانێ نەبابیانەیە زۆر زۆر مەمنونیانی. دەستگای بەخشینەکەن خوا خێریان بنووسی خوا مۆفەقیان کە خوا باشتریان لێو بینی و بەهەشتیان بە قسمت کرد داق و بەتانی خوا خێریان بنووسی گۆشت و وڵای ئەوی هەیەی با زیاتر بدا خوا باشتریان لێو دەینی چکەوانەش پێویستیان پێ هەیەتی من و بێ مەعاشن و سپاسی دەستگای بەخشین دەکەین خوا خێرتان بنووسی ئەوڕۆ بەتانی و ئەرزاق پشتیان دایتەمە لەگە گۆشتی هیوادارم دەوڵەمەندەکان ئاور لەو هێتیمانە بدەنەوە. وەڵا ئەم هێتیمەکەمان بێ کەسە نەداگنە باب حەز دەکەم ئاوری لێ بدەنەوە چکە بە خۆم توانای هیچم نییە. بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا داوا دەکەم لە خوای پەروەردگار ڕۆژوو نوێژوو عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان قبول کات. دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتی ساڵانەی بەردەوامی خۆی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵی پرۆژە دەخاتە بواری جێبەجێکردنەوە باوکاری خێرخوازان. یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دروستکردنی 4 خانە بۆ مناڵانی بێباوک و هەژاران و هەروەها هاوکاریکردنی زیاتر لە 1000 منداڵی بێباوک بە جلوبەرگی جەژن، هاوکاریکردنی هەژاران بە سەبەتەی خۆراک کە زیاتر لە 2000 سەبەتی خۆراک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دابەش دەکرێت و هاوکاریکردنی خاوەن پێداویست تایبەت بە کورسی شەعان و هەروەها هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایان کە پێکاتون لە نەخۆشانی تالاسیما و غەسلی گورچی لە و هەروەها شێرپەنجە و هاوکاریکردنی کەمان دامان بەگشتی ئەم پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشین دایناوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جێبەجێیان دەکات.
یەکێک لە پرۆژەکانی بەڕاستی هاوکاریکردنی مناڵانی بێباوکە بەتایبەت ئەو مناڵە بێباوکانەی کە موچەی مانگانیان نیە و کەفاەتی مانگانیان نییە. بۆیە ئەمڕۆ ئێمە لە نووسینگەی هەولێر هەڵساین بە هاوکاریکردنی 100 مناڵی بێباوک کە لە دەستگای خێرخوازی بەخشین چاوەڕوانی کەفالەتکردنی خێرخوازانن کە کەفاڵی مناڵەکانیان بۆکەن. بۆیە ئەمڕۆ ئێمە لە ڕێی خێرخوازانەوە خۆراکی 100 خانەوادەمان دابین کرد و هەروەها بەتانی 100 خانەوادە و واروها گۆشتی ئاژەڵ کە بۆ هەر خانەوادەیەک چلۆنیوە گۆشتی ئاژەڵمان پێدان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بۆیە لێرەوە داوا لە خێرخوازان دەکەین هاوکارمان بن وەکو لە هەموو ساڵەکانی ڕابردوو خێرخوازان هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینیان کردووە بە هاوکارنی کۆمەک و یارمەتیەکانیان بۆ سەرخستنی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی ئەو هاوکاریانە بوو کەوا لە ڕێگای خێرخوازانەوە گەیەندرا بووە دەستگای خێرخوازی بەخشین لە خۆراک و گۆشت و بەتانی بەسەر ئەو بێباوکانەی کەوا هیچ موچەیەکی مانگانەیان نەبوو. بۆیە داوایان کرد کەوا خێرخوازان و خواپێداوان دەستیان زیاتر درێژ بکەن، دەستی هاوکاریان زیاتر بۆ درێژ بکەن بۆ ئەوەی کەوا مانگانە بڕە موچەیەک بڕە پارەیەکیان هەبێتن بۆ بەخێوکردن و تربیەتدانی منداڵەکانیان. بۆیە ئێمەش لێرەوە داوا لە خێرخوازان و خواپێداوان دەکەین کەوا هاوکاری زیاتری دەستگای بەخشین بکەن بۆ ئەوەی کەوا دەستگای بەخشین بتوانێت مانگانە موچەیەکی دیاریکراو بۆ ئەو داگێتیمانەش دیاری بکات و ببڕێتەوە بۆ ئەوەی کەوا ژیانێکی ئاسوودە و شایستە ببەنە سەر. تا بەرنامەیەکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.